ئەوە لە ئێوەی بەڕێز و وەزارەتی پەروەردە و هەموو ئەو لایەنانە ئەکەین کە پەیوەنددار بەوەی کاری هەڵبژاردن ئەنجامەدەن گرنگی بەم بابەتە بدرێت لاوانمان گەنجانمان لە دایکبوانی 2000 هان بدەن وایان بۆ بکەن کە بێنە سەر ناوەندەکانی تۆمارکردن بۆ ئەوەی تۆماری بایۆمەتریان بۆ بکەین لە هەڵبژاردنەکانی 2018 وەک یەکەم جار وەک دەنگدەری فەرمی بێن بۆ هەر هەڵبژاردنێکی 2018 و دوای ئەوەش دەنگ بدەن تەنها فۆرمی خۆراک و بەڵگەنامەی خۆناساندن وەکو هەوێ حواڵمەدەنی یا نفوس یا هەر بابەتێکە کە هەیبێت دەیهێنێت خۆی ئەسەلمێنێت و ئێمەش داتاکانیان لامان تۆمار کراوە وەکو خێزان نزیکەی 1,100,000 دەنگدەرمان هەیە لە سەرتاسەری عێراق ئەم کارتانە دەدرێتەوە بە هاوڵاتی بەڵام هی ئێمە لە قۆناغی ئێستاە ئەوە تای جێڕینەوە هەموو شوێنەکانی تریش وەک ئێمن کارتەکانە دەنەوە بە فەرمی ئێمە داوامان لێکراوە موالیدی 2000 تۆمار بکەین بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی 2018.